جا هەوار و هەورامانی وەسڵام تاونە بۆ وینە رازیز و وەشەویستەکە بەنامی خوای گەورە و میهرەبانی هەوار و هۆرامانی بەرنامەی هۆرامین تایبەت بە کللتور و فەرەنگ و هۆرامانی هۆڵێ مێمێ بە شێوازیوی تازەتر تاومێ هەرمانە سەر و کۆمەڵێک کللتور و ڕستەنایەتی ناوچە هۆرامانی کەرمێ بە درێژایی مێژووی وەروە بە ئیسێچۆ کۆمەڵی بابەتی فرەجوانیانی هۆرامانە نەمەنینی و هەوڵ مێمێ چیرروسایە و بەرنامە و هەوار و هۆرامانینە سۆراغ و کللتورە جوانەکە ناوچۆ هۆرامانی کەرمی ئایزووە شەویستەکامای بەرنامە هۆڵمێمێ بە شێوجە بەرنمەکەیچ بە شێوەزار و سۆرانی باس و ڕسەنایەتی و کللتور و هۆرامانی کەرمی تاوەکو و ئابابەتە گرنگی و یاگە بایەقیانی هۆرامان نەتامێ پێگرد و هاونیشتیمانیا کوردستانی باسشاکەرمی جە بەرنامە و یەکەم و هەوار و هۆرامانی و گەرەک مابلوپەی هەورامانی ئازیزا ئینامێ و وەرز و زمسانیانە سەرەتاو وەرز و زمسانی و زمسانی و سەخت ناڕاڵم ناوچۆ هۆرامانیچ ناوچیوی کەش و کۆی سەختە وەری فرێوە وارانی فرەوار و بزانمی هۆرامانەنێ کە ئیتر وەرزەکی واڕیا بە دیاریکراوی کەیسە زمسانە ئامادەکاریە چێشێنێ کە کریا یاخود ئاگۆڕانکاریە چێشامل و ژیوا و ژیانی مێ هەورامانەنێ خەڵکەکە چنی پێشوازی جە ئامای ڕاوەی کەرەوە پێوەرز و زمسانی و ئا کللتورە جوانێ و پەیوەندیە کۆمەڵایەتە گەرم و گوڕێ و دەمەوە ئامای یۆی کە هۆرامانە نەبیان بە تایبەت کات و ناڕەحەتی و سەرما و سەختی و وەروارایەنە کە یۆجە جوانترین تایبەتمەندیەکان ئێمە ملمێشوونی سۆراغە و پەیوەندی کۆمەڵایەتە گەرم و گرارە کە بە تایبەت وەرز و زمسانینە پێی هاوکاری لێ هەورامیەکانە بیان چی بەرنامەنە ئامادەکاریەکە ناوچۆ هۆرامانی پێ زمسانی باس و گفتوگۆکردن خاطر پر دردنی گیان خاطر پر دردنی ایجاد دردی غریبیه بانه دی عجایب دردنی دی عجایب دردنی مەتیسانی ئارو عەزەتیش مادای ئازیێت قوربانە بخێر بێ دیسە چاوەکان یاخوابێوەیە بیدیش ئەڵڵاخەیچیشی بانەت و مەتی گیامەتی گیان وەخت وێش زوو زوو ئیسەیچ بەڵێ لادەگام مەینەتێش فرێ بینی مەینەتەکی هەرمەێنێ وەڵڵامەش مەینەتێ بینی دنیێوەی گەور ماڵایش بێ جلشتەیش بێ ئەساالەچی و نەبێ پێسە ئیسەی هەفتەیە جارێ زاڕڵی مەلی دێنوێ و گزیدای بێ جلشتەی بێ و ئەرمانە و یاچکەرین و هین و ژەنیچکەرین بین وێ ما بۆ ژەنی فرەمانینی یا پێ زوو وەڵڵا هەردوویمانی یادی تا دێنێ پێکی ئەری وەڵڵا یاردەیمادین چێش فرە ناڕەحەت بێ کە زمسانی هەورامانەنە لادەگا مەسەن یا لادەگەی وە پسە ئێگەی فرە ناڕەحەت تاکەرەی تر کەرەستی نەبێنی پسە ئیسەی چێ و نەبێ فرێش بەشان بەشان پیاکەی هەرمانم کردێنە من پێسە بێن هەرمانم کردێنە باخمداران و باغدارای لوان درەختیش بڕێنی لێنا یاردێندان تۆکڵم پێی گرتنەوە وەرم سپانێنی تەم و دیواری تا فرێت هەر نەمانی و یاردێمدا ئینە هەرمانەکە ئانە هینە پیاکەی ئەی هینی زاڕڵێکم بینی بەخوا شش حوتێ بینی خواجە کەسی نەسانی سێج هەنی ئەمەنی شادرێژ بووی چەنیشمێ هەرمان و زاڕڵەکەی چم بینی هەرمان و یاردەی پیاکەی چمدانە گرێ جنان پەتەی بێن و گەور ماڵای بێن و هەڵی ژێنای بێن و دەماگە لێ ڕێ دوی جار بێن و ئەری وەڵڵا ئیتر ئانێ جلشتەی تر دەیەقی وەرو دماش نەکردیانانی جامەتی سانی زوو پسە ئیسەی نەبێ مەسەرەن هات تەلەڤیزیۆن بۆنە و وەسایلێ باشە مێمانی چڵامێ شەوچەرەوچڵ حاضر هەر توپڕ مێمانی ملترەشیایتە ئازا دەسەکردێ چاشتکردی خۆ تەلەفۆن نەبێت تاواچوان ناماینی هەزماشی ئەی ئینە ئیسە خەریکشنیە ئینە هینش ئیرە تفی و قەزوانی تێکەڵ کەری بەڵێ ئەپاسانی سە تفەکەم کچێ کوێنی یەکچێ قەزوانی چش تێکەڵ کەرو پێوە کوشە ئینە خۆ تف و قەزوان چێوەکە پی کە شاوێ ماوە و لێ باخوچێوەگەی هەنێت ئەری وەڵا هەنی گرنی هەورامانی ئانە ئەلئانانە تفینی سەر و سەرێ ماوە براکەم
ئەیترینە شەوچەرە بێ و پاڵوایش نەچیشی تەرتابێ مەسەلەن هەنجیری بینی و وەزی بینی و خورماوی بینی ئێمە تاتەم دوێ پێی مسڵی تەختی وەرەشی ئێوە یەر چوار پوشی خورماوی یاری دیواوکە نیشانین مینە خورماوەکی بەش و بەر و هاڵسای پێوێ ماوەفای ڕەمەزانی و حەجکە زامێ یانەما ئیتر بە گیواوکەنی وەرشاکەنین هینێ بینی خەسەیە بینی خورماوەی نەبینی ئەی مەینە تێتر ماچا لادەگانە فرە بێنەها سۆبە و داراتانیانەوە سۆبە و دارانیانە دەورژ ناوە پێسەی سەی چێر سۆبە نەبێ دەورژ ناوین وێ گرمانیەکە ڕەتێشە دەور سۆبەکەیمان ناوێ و بە لە ساوی ساوما دێ و ینی هەر لی زمسانەکەش نیشا تاز تاکرد بێەوە ئەری وەڵا گر وەختێ ئەیتر بوو بە کۆڵ خاگارین مێ تەپۆڵەش ماچە لوێنێ چاگە بە کۆڵ خاگارین هەری وەڵا ڕووی چانەبیێنی ئەگە دووەرمانای چمکردین لێنا دوو کۆڵی خاکی چماندن بەیانی کۆڵێماندن چند دوور دوور نییە فرەی ناو لاوی دەگێەوەی ڕازماچی ئەیتر شەوان و ئەو سایی یۆ ئێ شەون شیری نیشێرە و قسە و باز بێ و قەومایەتی ئەمەعیبەت بێ قسەی وەشی سەرگوزەشتەی وێ شاگەڵنێنی وە خەڵک هەرفرە وەش بێ ئەوسایی ئیسە وەشی نەمەنن هاتوو چۆ نەمەنن وەشی ناوەڵا ڕەحم نەمەنن ئیسە یەک دڵنێ ئیگرد و چێوایچە هەنێ و مەینەتەکەی ئەری بەخوا ئیسە چێژ مەینەتەکە کەمی بینێ یا هەر هەنێ ئیسە بەتاڵە ناحی جەرمانم نیەنەوە ئەم لادەگانە مەینەتەکەی بەخێر ژەری شار دەلوێ جیاشە ئاست و تەمەر شادرێژ بووە سەنی شمەی ئیشەڵڵا وەڵا گر وەختێ نەمەیاوە پەیلاڵەکەیم ئالینی زە خی بە زیاب و تەمەند درێژێ باچەنی شمەوە لە ڕازیە ناچەنە شاخواش چەنە ڕازی بوو ئەی بەعام وەزع و لادەگای سچینە هەورامانە زمسانەکەش هەر جارانی زمسانەکە ناوەڵا سەخت دنیا کووە سەختە وەروارانەکە و جارانی نەمە ناوەڵا نەمەنە کووە خۆشکریان و مەزڵ بچە ئیسە خازیان بینە تو چی وەرسەوە داراتانی سێ بەخوا حەزا ئەریانە ئانە سۆبۆ داران 1000 ساڵی چی و فرە بۆ هەر دڵوەژ نییە خاسا چی دڵوەژ نەمەزانیسە خۆ ئانا بسە تۆ ماشی مینەتەکەی جاران نەمەنێنێ و الآن منە هەفتە شادێ ناپەنە یا نامە وڕنا ئەنە وەشەوە ئەنێتی مشکلی ترێژەنێ ئەری وەڵڵا شەوی هەتا بەیانی نانی داڵغۆی یا نام نەمەزانی چێشکە کۆگە بە ئیکەلی پەریمە کۆگە یانە و کۆنن چەنەروی و یادگاری وەشی شەنێ و گولاوارش ئەینە یاوا کۆگەینە شۆ فرەکویشەوە تێکەڵ بۆ ئاشۆ ئال تێکەڵ بوو تەریشکەری ناوە جۆمۆرانەی ئال تێکەڵێ باسەر وە نەکارێت باجارێک کوچێ نیێ بە نیمە کوێشە یاخوا بێوەی بینیمە کوێ شاکەر و بەکەر شاگە ئادمایی پێوەرە ئاگرت پێوەرە کوێە معجزة كل قيدي برولدي كاولني يا المعجزة كل قيدي برولدي كاولني يا شهود باري جنوبي لا جهور نشيناني مالاتو سوا کاعرفگیان لادەگا هەر وێژ مەینە تێژ هەنێ جا ئەگەر زمسانیش بوو بەتابە ساڵانی وەڵینیش کە زمسان ئێترشمە مەینەتێکی کوشە فرەتەرێ بێنی ها بسم الله الرحمن الرحیم دەزۆشی تاوانەکە یاخوا دەستاوەش بە خێر بێ برا خێر بێ دێنە چکۆن دێ سەر و چەما بێدێ حاڵتا خاسە کاکە گیان ئەگەر بە باس و مەینەت و ئەو سایکەری و لادەگای ئەخوا نە قەڵەم تاوە بنویسوش و نە کەسی دەمداریش تاوە وەسفشکە ڕۆ بەڕاستی فرە بێ مەینەتەکە فرە حرف کە پەڵەش دابیێ ئێتر نشیای تۆ یاوی گرتێنی وێ چەنیهی تەکەری تا ئی تراکتۆر و چیویچە نامابێنێ بە گاوی داماک گاوی کردەش گەرەکە و گەڕش گەرەکە و ماڵاش گەرەکە و ئاڵداش گەرەکە و ئاوداش گەرەکە و بەیانی تۆم بنیە سەر و گاوی و نێڵە بنیە سەر و ملی تۆ پێی سەر و زەمینی دەستکەرە هیت کردەی یێنە ژارە ئەچگەنە دوی یەرێ مانگی خەڵک ئەپاسە هیتە و گاواکەری کاکە گیان جاکە زەمینەکەیش بازە شاد
باش میاگی ها بنە و کەشەکە و لا پاڵۆچیۆگا کوشە سەختتر بێن کاڵ حد ئێمە پسەیەڵان پێ ئێمە پێسە یاڵان پێ دەساندەست و یاڵان پێتر ئاکەشێ دیمان دیم و دەگێ پشتە و دەگێ بەگاوی کاڵیان بەعام خۆ هەورامان هەروێش کەش و کۆ وڵا پێسە بانی شارێ مامساما بیان هانۆ قوڵی هەر هەمان دەسوور بێ عین و ئێماییشی ئاکەش و گر کاڵێنی یانی هەر بسمیلا و مەینەتەکە زمسانی بە تۆمشانای و دەستمەجا بەهیتە بۆ هێزم ئاردەی کەشی هێزم ئاردەی بە عیبنەبوو بەهەر بەهاسەرێ بەشم بلی پێی ئاکەشی پێی هێزما ئەنا بەش و حیشی مەکەری کاکە گیان تۆ زمسانەکە سەختێ بێنێ هێزمێ فرێسۆن نردەبێ نەشی بینی سەردایی نیشایی لێژە هێزمە یەگە پێی هۆگەی درێژ بەرز لێژە هێزم نییە و بڕۆ چ نییانی پێی زمسانیە کە سەردا و سۆڵەمە تەسیرەوەنە نەکەڕۆ چێش کردەوە شاگەرێک بێ هێزبەکە دیسانیانەی چنێ بڕوا فەرماوە من ئاوەختە کە ئیتر یاوا بێنێ پەنە هەردەکار بێنی پی کۆڵانێرە لوێنێ دویاریانی بەگیر مارێنێت خوا عاروگیان ڕەحمەت تاتێ قوربانە بوو دووە لە قەیەزماکەڕۆ پۆ کۆڵانێکێرە لوێنی خوا زەحمەت نەبوو ئی دووە لە قەیەزمەیەکەڕۆ چاترازی کورمانیان ناچۆنێ ئەپێسنێتتر کۆڵانێنە هێزم کردەوە ئی خاڵەیانی ڕۆحیەتە وەشە بێ گەنجەکە هەورامانی واچمیلێ لادەگایەکانە یارمەتی یوترینی دێندی فەرمێنێ پۆرێت دەرمانەکەڵ فەنەکەری بیە ئەگەر باری باس و هاوکاری کەری جاخۆ برا زەڕومەڕ نەبێ کابرا یانەش بڕیە نە هەڵمەتێ خەڵک کۆبێەوە پێشوەشکەرەوە بێزەڕ بەخوا ڕەفیقی شانم بیان حەزکەر و نامێکش دە و عوسمان یارە ئەو ڕەحمانی ئیسە ئینا خۆرماڵ یانش کردێنیەوە تەنها ئانە ڕەفیقم بیان هەمسان بیان یاری چوارڕوی وەرو دەست و ئوسا دیوارینە من هەرمانم کردێنە بێفلس ئی کللتورە گرد و هەورامانی نەبێ لادەگاکەترینێ گر لێوە نەبێ گر لێوانێ قوم پێی قومی سیلە و ڕەحمی فرەقەوی بێ کاکە سیلە و ڕەحمی بەڕاستی هەروەسش مکرد و کابرا مەتیە زازاواشی کاکەم لال و زازاواشی لالوم مامۆ زازاواشی مامۆم ئیسە کابرا لاو ماموشرە مەزان و مامۆشایان نا لاو مەتیێشرێ مەزان و مەتیێشنە کەچی مەتیە ئەگەر سەر و ئەیەتەوە بوو ینی مەتیڵ بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرماوە ئەگەر ئەڵاتان نەمەنێ لودی خزمەت و مەتیە تا ژیای ئەوێتە دووە دیدەن و مەتیڵ کەرە ژیای ئەوێت باس فەرمای ئیتر هێزمەکە تا ئاردێەوە و تۆمەکە شنیا و مەینەتەکی دماوانێ هەر بێنێ یا تەمام قوربان گیان مەینەتی کابرا ئاژەڵدار بێ تا وێرەگا حەتو مەینەت نەبینی کابرا ئاژەڵدار بێ لۆ حیوانەکەی بارەوە بارەوەرەی وەردە ئاڵفش دە ئانش گاوی بیێنی مەسە دووە جیلەیج بێ ئێمە غڵەبەما دووە جیلەی مابی ئێرە جیلەی گاوی تێ حیوان مانگاوی هەر هەسەرێ ئینی گردیانێ گرد و ئی عیلێ خەریک جا ئی ئاژاڵیە مؤمنین و کردێش گەرەبی و خزمەتش گەرەبی گەورماڵاش گەرەبی ئاوداش گەرەک بێ لەوەڕش گەرەک بێ بری پێشکەری فەرمەینەتەوە قورس و ناڕەحەت بێ بەڕازی کاعرفگیان باس و مەینەتەکە و حازر بیێ و ڕۆڵ و ژەن و پیاە هەرمانەنە و زمسانینە و لادایەکە هەورامای نەگەر بەگشتی باسکەرمێت سە پیاە تەجروبەداری ئەی وەشیەکی زمسانی ئەی مەجلیسەکی گەرم و گوڕیەکە شەوچەرەکی پاڵ و سۆبە و دارا قوربانگیان جا آخر باس و سێلە و ڕەحمی ما کرد زیاتر ئانەی گرێدا بێ پێوەرە هامسا بە هامسا ڕەفیق بە ڕەفیق ئیجا هەمیشە مەجلیسێک گەرمێ بێنێ پاڵ و سۆبەکەینێ قسەی وەشی ڕازی کەرێنمی تەجوێش نەبوو ئەنەوە حەدیسا و ئیسە و ئی زەمانەیە خەڵک ئال گۆشت شەپەی گێرێ مەتەڵێ رازی گردیش بۆچیاری بێنێ ڕاز و گردی نەسیحەت بێ گرد نەسیحەت بێ ئەغڵبەش نەسیحەت بێ ئیجا چایی هەیتایی تا سەماوارەکی بار چای بار و چای بنیێرە و بارە شەوچەرەکە ئەی شەوچەری خۆش پایشە و پایزمسانی درێژە بێنە و مەجلیس و چایە بامشۆ چێوەجێ بە واردە بۆ قوربانیان هەمیشە شەوچەرەما مەسەل پێسە نوێی سۆڵکەرێنێ نوێی گوڵە بە ڕۆژە وەزی مەژگە وەنەکەوێ وشکەرێنێ وەنەکەوێ ئیجا هەچکوچی چەنی مەژگەی پێوە تێکەڵ وەرن فرە بە لەزەت بێ ئی نوێی و گوڵە بە ڕۆژەکە و هەچکوچی و قەزوانی و مەژگەکە و وەزەکی ئینە گر خۆ بەرهەمی هەورامانی بێ بەرهەمی هەورامانی گروێ تا ئینشاکردنی گر هەورامانە بەرهەمی ئانش کە هەنجیریش بیانی
ئانش کە هەنجیریش بێنە باخش بیە وری یارو تفی وشکەرێ تفی وشکەرێ تفەوشکێ فرەوەشێ بێنی ئەمە یۆ چا شەوچەرا تفی بێنێ یۆ چا شەوچەرا لە پورتی هەنجیرە یاخود هەنجیرە وشکێ وەش شاکەرێنی بەهاردی وەش شاکەرێنی وشکێ بێنێ و حرفرە بەلەدەتێ بێنێ کاکە گیانیە نشارە پەی مێمانە ئەیکارە باس و چێوێکی ینی هەر باخۆ دیمە هەورامانە قسەی کردی ماچۆ کابرات تفی فرێش بینی مەسەن دوێ سەڵێت فیدی یانە هەمساکەیش مەسەرن کوچێ جەمەژگە وەزەکاش بەشدی ئەو واچی بۆ هەنگوری منە لوە وێ گوشکشکەرە کوچێشەنە بارە ڕاست ئی ڕۆحیەتە جوانە بێ کاکە گیان من ماچوو من عرستاکەر و عرض ئی بەرنامە ئازیزەیە کەر و هیچ کەس هەروێژ هیچ نەواردن یانێ بەتاک ئیلا هەمسێشە بەشانەوە بوو کۆ لەوێ سەر و مەرەزەی لەوێ سەر و مەردێت سەڵت و گاریوە بەش و هەمساکەش دێت سەڵت و درەوەش کردێنێ نیشای بەش و هەمساکەش دابیێ براکەم خەڵک ئەپاسنێژی یوان بەخوا بۆش و بەشارەت قسەی وەشێ گۆڕەوە بازێ گۆڕەوە بازی کەرێنمی بخوا چی بیچانە ئیسە پەی گڵیایە مەشی و پەی ئی بەرنامەیە هەرفرە لە زەتی وەش بێ ئازیزەکەم یعنی پاڵ و شەوچەرەکە و ئی بابەتە فرە وەشەیە کەگر بەرەمی هەورامانی بینی کۆمەڵێ ڕازێ و مەتەڵێ و چیرۆکی و گۆرەوە بازی و ئیچی بێچە گر هەر باشمی گەنجەکی بەجیا مەسەلەن هەر پێی پیایا بێ یاژەنیش مەجلیس و وێ شابێ مەسەلە مەسەلی گۆڕەوە بازی ژەنی نێنێ مەجلیس و گۆڕەوە بازی ئاوەختە حیا و حرمەتێ وێ بۆ کورد ئاوەختە تو بیان و حتا شەوچەرێ ژەنێەوە بێ پاڵ و پیایا دەستکەڕ و شەوچەرەواردەی ئەسڵەن نەبێ کەنارۆ بێنی ئاوی تێکەڵی نەبسە ئیسەی تێکەڵی نیە سەر و سفرەوە بۆ فەرماوە بۆ وەران وەرنەمیشایی وەرە و دەستوانەکەرا و سەواچی وەڵی برا بەڕاستی ئاشعورە ئەو سای بێ حرمەتە ئەو سابی ئیسە مەبینیش من مەبینی معجزة خلقه فروردك أولاً يا المعجزة خلقه فروردك أولاً يا شهود باره جنوبي لا جهور نشينان مالاتو سوا مەتی نەزیرەگیان دەسەڵ وەش بۆ یاخوا لە شەساغ بۆ تەمەندرێژە بی پسە ژەنێ قەیمی زەحمەت دیدی کوچێ باسکەرمێ باس و ڕۆڵ و ژەنای زەمان و زووی لادەگانە بەتابەت زمسانەنێ ئیتر ماچان بینە تێ فرێش مەجمانیەندێ دەنگ باس و ئاکاتی چرین وی وەزە ئاکاتی دەنگ و باس و ئاکاتی قوربانە بۆ خێر بێدی یاخوا باس و ئاکاتی ئەمە ئاژاڵداری بێنین و باخداری بێنین ئینە هامنێنە بە باخەکەی و خەریکێ بێنمی پێکی و ئیتر ئاێ چەنی مانیێنێ چەنی باخەکە ئێمەج ئەما دەست و چەنی ئاویشامانێن بەشان و ئاویشا ئاێ جۆرە هەنجیرەکات چنێنی وارێنی و ئێمە هەرچیەش دەردە و ورەتەی ژواردێ ئانەکەرێن مش بەکەرێن مش بار و بەرێنی ورەشێنیش و هەرچی چش دەردە ورەتەی نەواردێ وشکشکەرێنی عالی ئانەش هەنجیرە زوەردە و شکارێن پەر پایزی و پایزی ستەرەکە ئامێنێەوە دەگا مێنە تولا دەگایانە بێ یانە ناوای بووڵ سەر ومێنێتەکە یعنی هەر هامنەکەش کە باخەکەن هەنجیرەکە حازەکەن هەر ئاکاتی خەم و پایز و زمسانەکەی وەرێ خەم و پایزەکە جش خەم و پایزەکەی وەرێنجیرەکە وشکەرێن و وەشکەرێن هەچ کچی وەشکەرێن و ئایشا وەشکەرێن ئیتر تفی بێنێ و وەزی بێنێ و وەشاکەرێن و زمسانەکە ئانای تر ئەوەختە پسەیستەی نەبێ ئیمێەوە هات و ئیسەیەکەرە هەن ماراش و ئیسە ئەتر هین و ئاوەختیانە بێ هەنجیر و وەز و هەچ کچ و خورماویج بێنی لاوێ ماتر خورماوی ئارێنی خەڵکما دەبێت پێواری خورماوی ئارێ ئینە شەوچەرە و زمستانی ما بێ تۆ بابا ئی مۆزوع ڕەنگە ئیسە خەڵک فرێ بازش هەر فێری بیرمی سەملمی بازارڕە بە حازری مسانوی وەخت و هامنەکەش شوێ تا حازر کردی پێیانەی شەوچەرە و زمسانی وەزدەی
هەنجیرەکە چەنی وشکردێ ینی هەر کەنێن دێشا ورشا گەێندێ هەنجیرەکە هەنجیرەکە کە چنیێنێ هەچی شاپتە ببێنێ بەرێنی شاپە ورەتەی هەچی چا زوەر دەبێنێ ئەنە وشک شاکەرێن مێ و معید و وشکردەی زانێن ببێمە وشک شاکەرێن مێ و تا دەمەپای زانێ وەخت و یانێ بارکەرێنەوە هەر هەنجیرەکە یاوێن دێ مەسەن سەر و یاوێن مێوە بەڵێ هەنجیرەکە یاوێن مێوە سەیە کۆچنە ژواچێنی ئارێن مێ و یاوێن مێشۆ سەر شۆ سەیە کۆچنێ شۆ هەن ئەجۆ هینا تاڵەوامی بێ و ئی تاڵەوانی ئارێن مێ و سەر و تاڵەوانەوە سەر و ئانەیە وشکشکەرێن معید و وشکردەش زانێن مێتر هامنەکەی کە وشک بیە ورش گێرێن مێ هەتا یانی ئامێنە دەگا وەختەی ئاوی گەرمەکەرێن مێ و بەکەتەلە و چنگڵەیە وەششکەرێن مێ کەرێن مێشتەر و چیوە گەورە و پێچێن مێشۆ کچێ نەرم بێ و ئاردی شانێن مێ و ورش گێرێن مێ بێ کەرێنش دلی هەڵی زێ و بێت کەرێش دلی چیوی تەری نەرم و شل بێ و زمسانی چەنی هەج و چاوچەنی وەزا و ئیتر ئارێن وێن یەن مێشتەرەکە مێمان ئامێ شەو نشینی کەر ئامێ یەن مێشتەرە پێ مێمانەکە تری نەشەو چاوە زمسانی بێ جا دماوانە ئیتر هەنجیر و چێ وەشکیە و لە پورتی چێشەمە لە پورتی جەرا هەنجیرینی هەنجیرەکە یەکەم چین دینی شرە و تا کچێ وشک بیۆ دیسان چینە تەرش دین لێرە هەتا حەڵ چینش دێنێن لەرە و چین سەر و چینی بەڵام ئەو کچێ وشک بێ جا ئێش دینی لەرە وشکشکەرینی و لە پۆرتەکەستر حەد و وێژ زانینی وشکە بێنێ ئیتر قایمە وەشە بێت ئایا جلا بەرێن ئایا چەنی هەنجیرەکە وەشکەرێن و هاردیش ئاوی گەرمەشکەرێن دێنەوە بنمای ئاردیشانی چەخرێنی دلی ئاوە گەرمەکێرە پێستان جیرەکە دلێ چنگڵا کەرتەلێنێ کەرتەلە و چنگڵە بێ پسەی سێ سوزگی چێو نەبی کەرێن مێژ وەشا کەرێن و ئایا ئاردیشانێن بە چەقوە کوتکوتەش کەرێن مێ کەرێن مێش تامش وەش بێ چەنی هەر لیتە دوێ لە پۆرتی ئیندیان مێرە چەنی بچە جیرا چەنی کچێ وەزا لت کەرێن میدلێ حاجەتە تەرینەوە تۆ باکوشە باس و مەینەتەکایش کەرمێ مەینەتی زمسانی لادەگای وەڵڵا ئیتر مەینەت و زمستانی یانە بێ کە ئاژاڵ ئامێوە یانێ کەژاڵش بێ کەم گاوە کەمە بێ ئاوەختێ گاوە کەمە بێ یەک یانێ چی دەگێمانێ کە یانە تاتە و سەمینی بێ هین شامەگە لە شابێ مەگە لە شابێ گاوێت شابێن ئەمەر حیوانە وردەما بێ حیوانە وردە پسەی سەی نەبێ خەڵک خەم وەرە واچۆ بادایمێ ئیتر ئامێوە گەوەر ئاڵفش پێ تەرتیب کردی حازر گر کە زوێژ لێ ئاڵف بڕێ و ئارێوە حازر کەری و هەڕێ وەروە بێ و واران بێ نەزنێن مش زیێج ئەو پەڕەکەش دوێر سەعاتی زیە پی بنەوە زەردارە پی پەشتیان ناوێ مارە زیە ئاگە و تا گەڕوچێ و ژماڵی ئاڵف کریێرە و ئەوە کریە ناوە و ئیتر خەموانەی وەرێ ئەگەر شەلەمینە دوینە بێن یێ سەر و یام دۆخەوا و دۆکەشی کەرینی پێ ئاڕۆیە پێستە بێت گۆشت و پڵاو و ئیسەی پێ ئاز سەردەمی و ئازەمانەیە ئیتر خاصا مەتی نەزیرە ئیسە کەم زمسان ئامان یعنی هەرمانەکی ینی چه گۆڕانکاری کرێ ینی خەڵک بچێت جمێ زانی تر زمسانێ سەخت ناڕاوە فەرقش بێ جیاواز بێن حساباتکردن دێ جیاواز بێ باوکە گیان ئەرێ وەڵا زمسانی ئاوەختی سەختێ بێنی زمسان و ئاوەختی کەس نتاوێ پێسەی سەی بلۆکرێکاری کەڕۆ لە وەرمانە کەڕۆ خەموانەش بێ پێکێ دما و ئاڵف دای و مەینەت و ئاژاڵەکەی لێنێ چایە خارە نیشێنێرە و ژەنەکێت ماگە وەرماڵای وەرمان و کاری و ئانە هانە بێ ئاوی بەرێن مێوە و ئەوێ ماتیل بێن مێوە یانە پاڵشتۆ بە نیشێن مێرە و سۆبە و داری وێش پێوێژ مەینەتی عالیش بێنی بۆ داری مەینەتەکەش بێ بەڵام هەر پاستە مەینەتەکەش بێ وەشیج بێ سێرسۆبە نەبێ جای چێرسۆبەی ئاویرگابێ یانەکەنە هەر لێ یانەکەینە وەشکریە هەفتە جارێ ئەدام تا سەردەم و من ساڵێ بێنێ دمایی گیانە بێم نەهار ئاین و چیوی دەور و ئاویرگەکەی ناوێن مێ هەفتە جارێ واچێن و گولە بێنێ ناوێن مێش و جوان جوان شکە ساوێت چش دێنێ برێ قەژ ئیسە جای چان هەن مەسەڵەن خەڵک یعنی بەگلەیە نەبا بچێت تەمەڵی نەبین مێ ئینا جای چان لە کێناش جوورەکەت دوێ مانگی چانن کەس دەسرمەوە نەی وەڵا دەتر خەڵک تەمە بیان تو چێشکردنی مەجبوری پاستەپەنەکەمەتی نەزیرە مەسەرەن بە ئاژەڵداری بەیانی زوو مانیەندی و بە زاڵە ڕێگوستێ و بە مەینەت و چاژنیای سەری و بە دیسان و گزیدای لە یانە ئیچێوە
شەوەکێش ئی ئامۆشە و ئی هاتوچۆ و گەرمی گوڕی و مەحیبەت لێ هەدەگایەکە هەورامانی نەبێن و هاتوچۆ ئینە کوچێ خەم و خەفەت تاکەم کەرێوە والله براڵەگیان خەم و خەفەت نەبێت چونکە پسەیسە نەبێگر کەس بێ بەوەی ئێمە تەنیایی دەگەوێمە خەڵک باوەڕکە ڕزمانگە جارێک نەفەر نەبێ لەورە خورماڵە نامی خورماڵی نەزانێن هەرچی دەگەوێمانە بێت شەوانە گر کەس هەر شەوێ پە یانۆی جارێک گەنجەکی کوێ بێنەوە یانەوەی شام عیلەش بێ دوێ هەر شەوێ یۆ دوێ پەیان و ئەوی نیشێنێرە دێرەدەم يركض غريبا جان خاطر بردردني جان خاطر بردردني إذا دردي غريبية عجايب دردني عجايب دردن يا شهود بارو جنوبي هواك يا شهود بارو جنوبي هواك جحور نشيناني مالاتو سوا جحور کاک محەممەد باخەکانی هەورامان باشە بە درێژایی هاوینێکی درێژ ئیتر تا ئەگاتە پاییز و تۆزێک لەم پێشتری ئەم کاتێم ئەمەیکی ئێسا هەیە لەم باخانە چیتان کۆ کردەوە وەکو ئامادەکاریەک بۆ زوسانێکی دوو درێژ زوسانێکی سەخت بەتابەت لە هەورامان بۆ پێشتریش ڕەنگە تۆزێک کەشوهەوا سەختتر بوو بێ زوسانەکان و شەوەکانی درێژ و منای خی گەورە مێرەبان سەرەتا بە خێراتنا دەکەم بەخێر بن سەر چاو ئێمە لەم دەی خۆمانە کە پێڵێن دەیزەڵم ڕەنگە هەڵکەوتەی دێکە و جۆغرافیای شوێنەکە لەگەڵ شوێنانی ترا جیاواز بوو ئێمە لەبەرەوەی خی گەورە تروشتێکی جوانی پێبەخشوین ئاوێکمان هەیە و سەرچاوێکمان هەیە و ئەوانە خەڵکی ئێمە بە زۆری بە باغداریەوە خەریک بوو ئەنی زڕۆفی باغداری بوونی گونجاو بوو ئەوەی گونجاو بوو بۆ باغداری و هەمووی باخەوانی هەمووی باقی هەبوو توان بڵێم لە سا 1970 خەڵکی دەڵم باغدار بووە و باقی هەبووە اینجا هاوینان طبعا ئەو کات وەکو ئێستا وەسایل نەبووە مبەڕدە و ساردکەرەوە و چی ئەمانە نەبوون خەڵکی استفادەی لە چی کردووە لەسەر چەمەکە و ئاوەکە و فێنکایەکان و سێبەرەکان ئەتوانین بڵێن ئەم وێنایە هەمووی هەورامان تا ڕادێک بە شێوەیەکی گشتی تقریبا تا ڕادێک هەموو هەورامان دەگێتەوە بەڵام بە شێوەکی تایبەتتر ئێرە بە نمونەیەک وەکو وتم وەکو نمونەیەک دەڵم وەرگرین سێبەری زۆرتر بوو شوێنی ساحەتی زۆرتر بوو فێنکایی زیاتر بوو حتا من چاک ئەوم لەبیرە و چاک ئەوە دانم کە دەڵمی ئێمە ئەگەر ئەو چەند ماڵی کە ئەڵێم لە سا هەشتا ئەوەندەی باخی هەبوو ئەگەر ئەو لە سا 20 ئۆشی ئەگەر باخی نەبووایە شوێنەوە هاوینان قەت لەناو دییان نامانەوە لەبەرەوە کوتم وەسایلێکی فێنەکەرەوە نەبوو هاوین هەر ماڵێک ماڵی وابوو سێ ماڵە چۆ لای دوو ماڵە چۆ لای ماڵێکە چۆ لای مەسەن وەکو هاو ماڵی من بیرم ناو باخی خۆمانە بنێ هەنجیمان هەبوو هەموو پێماوت هەنجیرەکەی نەخۆشە بێوەژنێکە بۆ کاتە هاوینە هاتە لای ئێمە باوکم لە بەشەوە باخەکەشمان بەشی یا بوو ینی کە دراوسەیەک ئەچوە لای دراوسەکەی یا ئەچوە لای خزمەکەی هاوین لە بەرفێنکی لە باخەکەش ئەیکردە شەریک ئەمە زۆر گرنگەواتە کللتورێکە بوو لە هەورامان خاوەن باخێک کە دراوسەکەی لەبەروی باخینی هاوینەکەی هاتووە لە کەناری دانیشێ لە باخەکەی خۆشی بەش ئەیکردە شەریک بەشی خۆی هەبوو ئەمە ینی هەماهەنگی و تێکەڵی و کەسایەتی و شتێکی زۆر بەقوت هەبوو پێشتر تا ئەم کولتوری عولەمە و ئەم دنیای نوێ نەهات بۆ ئاراوە بەڕاستی هەورامان نمونەی پێکەوە ژیان بوو نمونەی ینی وەفاداری بوو نمونەی فیلەی ڕەحم بوو بۆ یەکتری سەردانی یەکتریوانە اینجا دێنە سەر مەسەلەی باخ و باخاتەکە شوێنێکی ئێمە نەختێ سەختە شاخە جوان میمەنەکان ئەبینن منتەقەیەکی شاخاویە لەم شاخە ئەم تەڵانانە دروست کراون بە وشکە دیوار و زۆربەی بە کۆڵ خۆڵی بۆ هاتووە لە ملاو لەولاوە تەڵانێکی دروست کرد کابرا دوو بن هەنجی تاڕوانەوە دوو بن هەنای تاڕوانەوە بنە گوێزێکی تاڕوانەوە ئەمە بۆ سەرچاوەیەکی ژیان بۆی با بڵین طبعا لەپەڵ ئەمە
کۆمەڵێکی تر هەبوون کە خەڵک پێوەی ئەوە بوو مەشغوڵ بوو وەکو حیوانداری بە شێوەیەکی کەم زۆر نا وەکو حیوانداری وەکو بەشێکی سەرەکی ژیانی ئەم خەڵکی ئێمە توانم بڵێم لەبەرەوەی ئاوەکە هەبوو ئاشەوان بوون ئەم دەڵمی ئەمە من لەسەر ئەوەی ئەمە زیاتر قسەکەین بەس زانم لە باخەکان ئەو بەرهەمە تایبەتانەی یعنی خۆ بەرهەمی زۆریش هەبوو ڕەنگە کۆمەڵێک ئەوەی زەرعات کراوە لە هاوینان ڕەنگە بەرهەمەکەی خورابێتەوە بە دیاریکراوی باخەکانی هەوراممان یان نمونە وەربگرین باخەکانی زەڵم چیان ئەبەخشی بە هەورامیەکان بە تایبەت لە زووسانان زیاتر ئیسفادیان لێ کرد ئێمە وەکو وتم بەرهەمی باخەکان وەکو ئێستا نەبوو ئەوسا بفرۆشرێ یا بکرێ بە پارە یا شتێک ئەوانە کابراگەر زیایی خۆی و زیایی دراوسێکەی و شتێکی هەبوایە هاوینان چەند بارێک زۆر نا دوو بار سێ بارێنار دە شارە دوور ئەیگۆڕیەوە بەگەنم نەگەوەی بدرێ بە پارە مەسەن ئەوان گەنمیان هەبوو دەشتیان هەبوو ئەمەش هەنجیرمان هەبوو هەنارمان هەبوو لێرە بە باری هێستێک بارێکرد چوو لە شارە دوورە ئەیگۆڕی و بە بارێگەنم و ئەیهێنایە بۆ زستانی مناڵەکانی ئەمە تا ساڵی چەند ئەمان بەردەوام تا 78 تا ئەوەی کە ڕووخا و داگیراوە حکومەتی ئەوەی کرد بارکردنەکە تا ئەو کاتە ئەمە هەر بەردەوام بووە لە باوباپیرانی ئێمەوە هەر ئەوە هاتووە اینجا شتێکی تر مەسەلەن ئەم باخە لە تەنیشت ئێمەوە پێڵەن باخی گەورە باخی گەورە هی بنەماڵەیەک بوو با بڵێن کەس خاوەن پاخ نەبوو ئەوکە ئەوسا تەماح نەبوو خەڵک یعنی من بەبیرمێ خەڵکی ئەحماوا و هانەی قوڵ و دەرەی مەڕ ئەمانەی کەندیک بوون لێمانەوە پایدان ئاهاتن لەم باخی گەورەیە و لە باخەکانی تریش پیان و شارۆ ئەوسا دوایەوەی کە کابرا بەشەکەی خۆی لێ کردەوە حسەکەی خۆی لێ کردەوە بڕێکی لێ جێهێشت هەر بۆ هاوکاری خەڵک بەخوار بە هەناریان ئەکرد هەناریان ئەبردەوە بۆ ماڵەوە بۆ ماڵ مناڵ مەسەن شارۆی گوێزیان ئەکرد اینجا ئەوەی کە وەکو وتم ئەوەی کە کەمەکێکی کە ئەچوە دەرەوە ئەفرۆشدا ئەدرا بە گەنموانە باقیەکەتری هەمووی هەڵەگیرا ئەوسا شێواتی لادێ وەکو ئێستا نەبوو سەلاجە هەبێ و شوێنکەرەوە هەبێ و شوێن هەبێ ئەوانە یا کەنوویەکی لە قوڕیان دروستە کرد کەنوویەکیان لە قوڕ دروستە کرد بۆی گەنم و جۆ و شتەکانی تێکەن خواردنەکانی تێکەن بۆی خەسار نەبێ یان مەشکیان دروستە کرد مەشکەی گەوریان دروستە کرد بە هەورامی حەزەکەم ناوەکەی کەنۆڵە کەنۆڵی هەڕین جا مەشکیان دروستە کرد لە پێسی ئاژەڵ و ماژەڵ مەشکەیەکی گەوریان دروستە کرد وشکیان نەکردەوە پڕیانە کرد لە گوێر هەنجیر بۆی خەسار نەبێ بپارێزێ لە مشک و پاک و خاوێن بێ ئەمانە هەمووی هەبوون لە زمانی خۆیان وەختی خۆی ئەمانە هەبوون بەرهەمی تو با بڵێن ترێ بەرە ئەوەی بە کشمیش و بە مێوژ و بەمانش دروستەکران ئەمانە ئێمە گوێزمان هەبوو هەنارمان هەبوو هەنجیری وشکمان هەبوو بە دوو بە هەنجیرەکە بە شتێکمان پەپکە پێماون لە پۆرت ئەندا بەسەرێکە هەنجیرەکە وەکو ئینی لێ هات شێوە پیتزایەکی ئێستا کە هەیە شتێکی تۆ بابەتە بوو بەڵام ئەمەڵەگیرا بۆ زستان تەمان ئەمە لەناو ئاوی گەرم و لەناو ئاردا جوان خۆشەکرا ئیتر خەسار نابوو تا ساڵێکی بەسرا بەهاتێتەوە خەسار نابوو اینجا وەکوتم گوێزمان هەبوو اینجا لە ئەوە لە ترێ مێوژ و کشمیش دروستەکرا ئەمانە هەڵەگیران بۆ زستان بۆ شەوچەرەی زستان خەڵکی بە عام لە هەموو خەڵکی کوردستان با بڵێم خەڵکی ئێمەش بە تایبەتی زیاتر ئیش لە هاوین نابوو کابرا هاوین باغدار بوو هاوین ئەچوو لە شارە زوور گەرم و جوێ ئەکرد مەسەلەن بڕێکی ئەچوو خوارە توتنی ئەکرد مەسەلەن وڵاغداری ئەکرد ئەوەی کە پێگرا حیوانداری ئەکرد زستانی هەمووی کۆ بووی ئەچووە ماڵەوە ئیتر ئیش نەبوو بۆ شێوەیە مەگەر کابرا بە ئاژەڵەکەی مەشغوڵەتێکی بواە ئیتر ئەچووە ئەکتەرێک کردە تێکەڵی و هاوماڵی و هاتوچۆ یەکتر و شەوانەی کۆڕی شەوانە و بەمتر لەسەر ئەوە قسەکەین بەڵام لەبەر ێستا لە پاڵ چەمەکەین باسی لەوە کرد تایبەتمەندیەک ئەم ناوچەیە هەیەی یان بەشێک لە بەگشتی هەورامان ئەگەر بەعامێک لەبرەی ئاوی بێزیە تاافگەی هەیە باست لە ئاش کرد یخۆ گەرمیش تەمە ناکرێت بە شێوازی ئاردبووم بۆ ماوەیەکی زۆر وەربگیرێ کەواتەویش ئەتوانین بڵێن یەکێک بۆ لە ئیشەکانی زستانی هەورامان بەڵێ یەکێک بۆ لە سەرچاوەکانی ژیان نەگەیشتێکی ئەوە ینی سەرچاوی ژیانی کۆمەڵی خەڵک بەسرا بوو بۆەوە مەسەلە کابرا ئاشێکی هەبوو لێرە هەتا ئاشێتە خانەقین و گەرمیان لە شارە زوور و ئەوانەوە بە گاو بە حشتر و بەهێزتر و بە دوو لە ڕووی بە ڕەشەوانە ئەهاتن گەرمیان هێنا گەرمەشامیان هێنا جۆیان هێنا لە ئاشکان ئەیان هەڕی کابرای ئاشەوان پارەی وەرناگرن لە باتیەوە شتێکی وەگە پیانەون مزە ینی ئینێکی هەبوو جامێکی هەبوو لە تەنەکەی جامێکی هەڵەگر بۆ خۆی لە باتی کرێ هەڕینەکەی ئەمەش ئەبووە سەرچاوێکی ژیان بۆ خۆی بۆ دەوروبەرەکەی بۆ دەرودراوسەکەی بۆ خزمەکانی کە لە هەر بارێک و شتێک مزەی ئەگرت ئەمە
ئەبووە شتێک سەرچاوێکی ژیان اینجا هیچ ئاژ نەبووە لە منتیقەکانی هەش بوو بێ بەو شێوەیە نەبووە لەبەرەوە ئێمە ئاوەکەمان زۆر بوو دڵمی ئەمە مەسەن دوانزە سیانزە ئاشیتا بووە بەسەرێکەوەیشان کردو ئارامویان ئەمەش بۆ خۆی بابەتێک بووە یانە هینێک بووە لەبەرەوەی ئاشی ئاوی بە ئاوە گێڕاوە هەندێک شوێن کە ئاوی نەبووە ئاش لەکوێ دروستە اینجا بە شوێنی بەرداییەوێ مەسەن تۆ لە چارەزوو لە تەختای شادر ئاویش هەبێ ناتوانێت ئاشی لێ دروستکەی لەبەرەوەی بەرزیکەیتەوە بۆی ئاشەکە بگێڕێ ئەمە خۆی شێوازی بەردێکە و بوونی ئاوەکە هۆکار بۆ بۆی ئاش لێ دروست معجزة كل قيدي بالوردي كاولني يا المعجزة كل قيدي بالوردي كاولني يا شهود باري جنوبي لا جهور نشيناني مالات وصاوا کاک محەممەد لە نێو باخەکە بۆت باس کردم بەرهەمی باخەکانی هەورامان کۆمەڵێک بەرهەمی تایبەت بوون و ئەوانە بەکارهاتوون لەسەر بەرهەمەکانی قسەکەین بەزەمێ بزانم لە هەورامان کە وەرزی زستان سەرماوسۆڵە دەستی پێکرد لەبەروی ناوچەیەکی شاخاوی و ڕەنگە ڕۆژگارێک بەفرێکی زۆرباری و بێستەشەوە لە بەشێکی زۆر ناوچەکانی هەورامان ئەمە بەگشتی قسە بکەین زستانێکی دوورودرێژ و سەختە ئەو ئامادەکاریانەی کە ژنان و پیاوان پێکەوە ئەیان کرد هەر لە ڕێخستنەوەی ماڵەوە لە ئیش و کارەکانەوە چی ئەگوزەرانی تر چی دەستی پێ کرد لەگەڵ هاتنی وەرزی سەرمایە طبعا پێشەوەی سەرما دەست پێ بکە دەبوو لێرە مشهوری خۆت خۆی نابێت لە کاتی سەرمایە تۆ دەست پێ بکەی فریان ناکەوی دەبوو سەرەتای پاییز کە پاییزە هاتیتر بەربوومی باخ و ماخۆکرایە و ئەوانە تەواو بوو ئیتر خەڵکە هاتەوە ناودێ پێشتر باسم کرد کە خەڵکی ئێمە هەمووی ئەچوە ناوباخ هاوینان چکو لەبەر گەرما وەسایلی خۆفێنکردنەوە ئەوشتان نەبوو هەمووی ئەچوە سەر چۆمەکان ئەوەی باخیەوە ئەچوە ناوباخی ئەوەش نەبووە ئەچوە پاڵ دراوسەیەک یا لە پاڵ خزمێک یا پاڵ کەسێکی خۆی کەس ناودەیە نەما زۆر کەم لەبەرەوە پێشەوەی کە سەرما بێت لەگەڵ دەستپێکردنی باران و ئەوانە خەڵکە هاتەوە ناودێ ئەو ساکەوتە ئیشوکاری ناودێ و ناوماڵ و خۆڕێخستنەوەی ناوماڵ و خۆ ئامادەکردن بۆ زستان ئەو وەسایلێک کە ئێستا هەیە خانووی کۆنکرێت و چی و ئەمانە نەبوو دەبوو بچن شوێنێکمانەیە پێڵەن تەپۆڵە لەو دێوەیە لەو لاترەوەیە گڵەکەی گڵێکی ئام گڵەیە ئێستا هەیە گڵێکی ئەوامە لەو سپی ئۆ بوو دەبوو خەڵکە لەوێ بە کۆڵ و بە وڵاخۆوانە گڵ بێنێ هەمووی ئەوە نەبوو من بچم و تۆ نەچی هەمووی دەبوو بڕوا لێ گڵ بێنێ و خانۆکەی سواغدات و جارێکی تر نوێی کاتەوە سۆباکەی دانێت و دەوروبەری سۆباکە جوان سواغدات و ئامادەکاری بکات دار ئامادەکا بۆ زستان و ئیتر داریش هەڵبەتە ئێمە کاک محەممەدیانی ئەم پرۆسێ هەموو زستانێک کە با بڵێن هەموو هەمووی ئەمە ئیشەکان ساڵێ دەبوو دووبارە بێتەوە ئەمە ژنانیان کرد پیاوانە کرد پێکەوە بە هاوکاری هەردووکیان دەکرات چکو بەتەنیان نەبە ژندا بەتەنیا دەکرانە بە پیاژ بەتەنیا دەکرد پیاو دەبێ بڕواگەڵ هەڵکەنێ و بۆی بێنێ و هاوکاری بکاو ژنەکانیش سواقیاندا و ئەوە ئیشیش نەکان بوو اینجا لە ڕاستیە هەندێک شت هەیە ئێمە پێویستە ڕەچاویکەن یەک لەوانە هەورامیەکان هەمیشە ژینگە پارێز بوون من بەبیرم دێ ئەو پیاوەش بەبیری دێت لەم دێ ئێمە خەڵکە چوو بۆ دار نەئاچوو داری تەڕ ببڕێ ینی ئێستاشی لەگەڵاوێ کە ئێمە کاچوون یا هەڵیانە پاچی بەشی سەرەوان لێ بڕی بەوەی درەختەکە ئەوە گەورە جوان بێ یا دەچوون کۆتەرەداری وشک و بە هەورانی ئەوە پێوەڵترێ چی سەرپەل سەرلەق سەرپەلکردنی درەختەکان اینجا ئیتر کابرا ئەگەر خۆی وڵاخێکی هەبووە دەچوو بە وڵاق دەهێنا ئەگەر خۆی نەیبووە لە دراوسەکەی لە خزمەکەی وڵاخێکی هین ئەهێنا ئەوە نەبوو بڵێ بەکرێ و بە پارە ئەو شتانە نەبوو هەمووی هاوماڵی بە هاوکاری یەکتری وانە هەموو کەس دەبوو ژوورێ پڕکا لە داری وشک و ئامادەیکا بۆ زستانی سەخت و سەرما محەممەد ئەو خاڵە گرنگە یەکێک لەو پێویستیانەی بۆ زوسانێک کە گرنگ بووە ئەبێ هەبێت دار بووە داریشتەوە بێ بچی دارێک ببڕی لە کۆتاییە ئەم داران هەموو ساڵێ هەموو زوسانێک ئەبێ دارێکی زۆر بڕی خۆ دار نامە ئەی خێرە لە هەورامان ڕۆژ بە ڕۆژ ساڵسترە ڕۆژ بە ڕۆژ شڕترە ئێمە ئەچوون دوور ئەکەوتنەوە ینی وڵاتدارەکانمان ئەچوون لێرەوە چوونە پێڵێن دەربەنجە بە دیوی دزڵیا لەو دیوە کە لەوێ بەفر زۆر ئەباری دارەکان ئەشکانەوە
لە نەتیجەی دوای بەفرەکە بە وشکی ئەمانەوە دارەکان دەبوو بچن لەو دارە وشکانە بێنن بە زۆری بۆی فەزای سەوزەکە تێک نەچێ. ئەتوانیم ئەمە کللتورێکە هەموو هەورامان بەو شێوەیە بەتاکی دەرەوەڵا خۆی باز لەوە کریڵێن بە تەجروبە و بە ئەزمونونەکانیان نردووە لقەکان لێکەنەوە بۆی بزانن بۆی درەختەکە بەهاری داهاتوو سەوزتر بێتەوە بەتاکی دوایە سەمام دارستانی ئەم نزیکانەی خۆمان وەختی خۆشی لە ڕێی میریەوە حکوومەتەوە دابش کراوە مەسەن ئەوە قاغی فلانکەس ئەوەی فلانکەس بۆەوەی فلانکەس بوو بەڵام کابرا سەرباری وەشکە قاغی خۆی بوو حکوومەت پێداوە بۆچیش پێداوە بۆی کە ئیسفادی لە بکا بۆ زستانی بەکاری بێنێ بەڵام لەگەڵەوە ئەچوو سەرپەلەکانی هەڵەپاچی یا لەم لەلۆراوە ئینێ ڕێکێک کردەوە لە باتەوەی کە بنبڕی کا بنبڕی ناکرد بۆی هەمیشە سەوزایەکە بمێنێتەوە هەمیشە درەختەکە بە جوانی بمێنێتەوە وشکەکەی ئیسفادی لە وشکەکەیە کرد. کللتوری ڕێخستنەوەی ماڵ باس لەوە کرد ماڵەکانی جاران خۆ ئێستش لە یازار لە هەنێ شوێن با بڵێم سەقفەکەی گڵە ئەمە بانگردێنیەوێ بۆ پتەوکردنی پاسارەکانی شتێک هەیە لە زمانی هەورامی ناوچەکە گلارکۆ بەکارێت بۆ ڕێکردنەوەی ئەگوێسەبانەکان ئەمە ئیشیەوە بوو ئەتان کرد پیاوانیان کرژنانەیان کرد وەی بە زۆری خۆی بە زۆری وەکو وتم ژن و پیاو لە هەورەمانە هاوبەش بۆ لە ئیشا هاوکاری یەکتریان کردووە مەسەلەن ژنەکە ئیشی گەوڕ و نانکردن و مەشکە و ئەمانەی کردووە ئەمە ئیشی ژن بووە سەرکانی و قاپ و قاچاق شۆرین و جل شۆرین و ئەمانە ئیشی ژنەکان بۆ بەزۆری پیاوانیش بانیان گێڕاوە و گوێسەبانیان چاک کردووە و قوڕەبانیان کردووە و چودارن چوون بە بارەداریان هێناوە و ئەمانە بەشی پیاوەکان بوون ینی ئەتوانم بڵێم وەکو یەک ماندوو بوو ئەوەی باسەکرێ لە هەورامان ژنان و پیا و پێکەوە شان بەشانی یەک سێبەر بە سێبەر ناشانە بەشانە لە ناو باخ و لە ناو ماڵ و لە ئیش و کار پێکەوەن ئەمە حقیقەتە بە حقیقەت وایە. شتێکی تر هەیە پێویستە باسیگەین ئێمە لەم دەی خۆمانە وەکو پێشتر باسم کرد ئێمە ئاشمان هەبوو ئاشەوانمان هەبوو تەمان ئاشیش پێویستی بە بەرداش هەیە بەرداش دەبوو لەو شاخە لە دوورەوە لەم نزیکانەی خۆمان نەبوو ساڵانە مەسەلەن خۆ ئەفریان کە ئاشەوانەکان کوێ حەساق و حاجی حەمەد دەروێش و کێوانە دەچوون خوان دەچوون نزیکەی مانگێک خەریک دەبوون تا بەرداشیان دروستە کرد بە قوڵنگ و بەهێندیان تاشی لە شاخ ئەوەی پێوترێ هارەکەی یان بەرداشی گەورە اینجا ئەم بەرداشە سیارە نەبوو وەکوێتە نەقالە نەبوو باریگا فڵنگ نەبووە هەڵیسێت مشی بشی لێ بکە دەبوو بەستە شانی خەڵکەوە بێت ڕۆژێکیاندانا مەسەن ئەو بەیانی ماڵی فڵانکەس هارێنن پێمانەوەی هار خۆمان بەرداش ئەو ڕۆژە وەکو باوڵێن شایوا بوو لە ناو دڵما لە ناو دێیا کابرای ساحب ئاش حیوانێکی سەرە بڕی و چێشتوشی زۆریە کرد و ئەو خەڵکی هەموو داوەتە کرد ئیتر پیاوانی بەغیرەت و پیاوانی ئازا ملیان شلەکە شانیان شلەکە بۆ ژێر ئەم بەرداشێت خۆم بەرداشە وەکو حسابکە شاخێکە ینی ملی بنایە بە هەلایەکە هەرکەس بۆە بژێری و ئیبادەیە کرد بەڵام ئەمان بە سلێقی خۆیان شتێکیان بۆ دروستە کرد ئەم لاولا بە گوریس و بە حەبلیان بەستەوە بەم پلە و خۆ جادەش نەبوو ڕێگە نەبوو وەکو ئێستا شاخ و پلە و بەردونزمەوانە یعنی هەنایان بەرداشێکی کابراوە بەبێ تینارێ تەماع بەبێ هیچ تەماحێک بەبێ هیچ شتێک گیانی هاوکاری و هاوماڵی و کەسایەتی و بەدەمەوە باشە کاک محەممەد لە پاو ئەو ئیشانەی بەڕۆژ تۆ دار ببڕەوە بێنەوە لێرەش پارچێک و سۆڤای دار مشکلی خۆی هەیە و بان پتەوکەوە و دیسانەوە بە فربارگڵای ماڵەوە هیلاکبوونێکی زۆر و ئەمانە هەمیشە کە لەوانەی ڕابردوو پرسیڵێت دڵمان زۆر خۆش بوو زۆر مرتاح ئاسوودە بووی ئێستا هەموو شتێک هەیە ئەو دڵخۆشیە بۆ نەماوە هەستە ڕۆحیەکە نەماوە گەڕێکە نەماوە ئەم دانیشت و شەوچەرانە نەماون هەندێک شت هەیە مامۆستا هەموو شتەکان بە عام گۆڕانکاریان بەسەر هاتووە بەڵام من ئەلەم ڕۆژانە لەگەڵ یەک دوو برادرام مناقەشی شتێکمان کرد مۆزوعێکمان کرد ئەوە بکەوتیان ئێستا خەڵک بێوەفایە خەڵک لە بەرچاوی نییە چێکی بۆکەی جاران خەڵکتی لە بەرچاو بوو جاران نیەتێک هەبوو لە دڵاکە من هاوکاری تۆمە کرد لەبەر خاتی خوا بۆمە کردی تۆ شەو کاتە لە بەرچاوت بوو ئێستا لەبەرەوە بۆ دەکەم کە منەتم بزانی خەڵکیش ئەمڕۆ وای لێ هاتۆ خزمەتی کەس نازانێ خەڵک بەڕاستی وەفای نییە بێوەفایە هەمووی ئەسڵی نیەتەکە خۆی نیەتەکە گۆڕانکاری بەسەر شتەکەیانێ تۆی هاوکاری پیرەژنێکە دەکرد مەسەلەن ئەو لە ڕێی خوا کەسی نییە مەسەن کوڕەکانی لێرە نین کوڕەکەی کەسی لێنێ بانەکەت بۆ ئەماڵی هاوکاری دەکرد بانەکەت بۆ گەڕاب چوو بە دوای ماگەکەیە بۆ دەهێنایەوە هاوکارێک لەبەر خاتی خوا بوو لە دڵی خۆدا تۆ لەبەر خاتی خوایشەکە دەکرد خواش وایە کرد بۆ پیرەژنە کە هەمیشە لە بەرچاوی بێت دوعای خێری بۆ کردی مەسەلەن لەخوا بۆ دەپاڕایەوە کە سەلامەت و بێوە و بێمزەڕەت بی مەسەلەن لای خەڵک مەدحیە کردی کوڕی فڵان کەس ئەوە بەڵام ئێستا گۆڕانکاری بە تەواوی بەسەر تەواوی شتەکان لا هاتووە
زۆر ڕاستە بەداخەوە. وڵایزان لە هەورامانی جوان لە سەرزەوی ژینگە دۆستی و مرۆڤ دۆستی و پێکەوە ژیان و گیانی هاوکاری و دڵسۆزی و برایەتی لە ماڵێکی گەرم و گوڕی زۆر زۆر میهرەبان و میوان نەوازەوە بەدەم خواردنی گوێزی هەورامان و هەنجیری باخەکانی هەورامان باسمان لە خۆ ئامادەکاری و خۆسازدانی هەورامان بەگشتی و لە نێو نمونە شایمە ئێستا لە گوندی زەڵمین کە لە ڕۆژگاری ڕابردوو بە ئێستەشەوە کە چۆن بە گیانی هاوکاری ژنان و پیاوان شانە بەشانە خۆیان ئامادە کردووە بۆ چاوەڕێکردن و وەروەها هاتنە پێشەوەی وەرزێکی زۆر سەخت و سەرما و درێژ. هیوادارین گیانی پێکەوە ژیان گیانی دڵسۆزی گرنگیدان بە بەرهەمی خۆماڵی و ژینگە دۆسی وەروەها ڕێزگرتن و وەروە وەفا لە نێوان ژنان و پیاوان هاوشانی یەکتر هاوکاریکردنی گەنجان وێنێ ئەو نمونە جوانانەی کە لە هەورامان هەیە گیانی دراوسێتی گیانی ئەو کەسانەشی کە خاوەن مڵک و ماڵن یان خاوەن جەستەیەکی ساغن ئەکرێ بتوانن گیانی هاوکاریان هەبێ و هەروەها هاوکاری یەکتر بن. لە ماڵە جوانە لە نێو کللتورێکی زۆر زۆر ڕەسەنی کوردەواریەوە پرۆگرامی ئەمڕۆمان یان ئەم جارمان بە کۆتا گەشت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورە تا مسپاربێ هۆرامیانە مێمێوەلا تا گرجارێ و سەر و بابەتی و هۆرامانی بە کللتوری جوان و هۆرامانی تا مژناس بێت. چرچنی گیلو مامه وای جا چرچنی گیلو مامه